بسم الله الرحمن الرحيم. الحمد لله رب العالمين، والصلاة والسلام على خير خلق الله محمد وعلى آله وأصحابه الكرام وتابعيهم بإحسان إلى يوم الدين. ربنا أرنا الحق حقا وارزقنا اتباعه، وأرنا الباطل باطلا وارزقنا اجتنابه. ربنا آتنا في الدنيا حسنة وفي الآخرة حسنة وقنا عذاب النار. برزان وخشوستانم، جوانترین ژیانی ئینسان ئەو ژیانەیە کە لەگەڵ هاوڵانە ئەیباتە سەر. ڕۆژانە چەندین جار ئێمە ئەڵێن ئیهدینا الصراط المستقیم صراط الذین ئەنعەمتە عەلەیهم، خۆی بمان خەرە سەر ڕێگای مستەقیم، ڕێبازی ئەوانەی کەوا نیعمەتی بەسەرا داباراندون. ئەوانەی کە نیعمەتی بەسەرا داباراندون کێن؟ ئەنبیا، صديقين، شهداء، صالحين. والله إنسان كاتي أو آيات أخوانتوا أصحاب رسول الله صلى الله عليه وآله وسلم كلا دواي بيغمبران وهرهم أوان دين أوانية بيشتاو تو هم الرجك چندين جل النجكة عليه خوايا بمخر سر بازي هاولان أهل السنة رقيان لهيج هاول أجنابته وهم ينخوشون، رقيان لهيج بيغمبر أجنابته وهم ينخوشون. ئێمەش لە دوای دەرسی تەسکیە و تەربیە دەستمان کرد بە دەرسێکی تەسکیە و تەربیەی حەقیقی کە ئەویش حیاتە ژیان گوزەرکردن لەگەڵ هاوڵانی پێغەمبەری خۆیان صلی الله عليه وآله وسلم، کە ژیانی ئەم هاوڵە بەڕێزانە تایبەتمەندی خۆی هەیە و هەمیشە ئینسان ئەگەر تێکەڵ ئەبێ لەگەڵ یانە ڕۆحی بە هەز بە ئاسوودەیەکی زۆر سەیر ئەکا کە لە غەیری حیاتی ئەصحابە ئەم ئاسوودەیە دەست ناکەوێت. كأنما أم مجموعة خلقيك وحي خوا جل جلاله للزمني أوانا هاتوا خصوصيته تايبد من دي خوان يعني هي أمرو جيان لقل يشق لها والله كان بسر أبين أويش حوالي بريس خبابي كوري أرته ديار عادتي شي عرب عادتي جاهلي هبو هر عشتي إيدا بسر عشتي كتران منالي عشتي كان أقرتو همويا أكرد عبد کچەکانیش ئەکرانە جەواری و جاریە، ئیتر کڕین و فرۆشتنیان پێوە ئەکرا لەم وڵات بۆ ئەو وڵاتی تر، لەم شوێن بۆ ئەو شوێنی تر، ئەفرۆشران ئەکڕان، لە بازاڕەکانە عەرزەکران بۆ کڕین و فرۆشتن. قەدەری خەبابی کوڕی ئەرەت ئەو هەیە کە مناڵە و بچووکە و لە تیرەی تەمیمە عەشەتێک گیان پەلاماری ئەم تیرەیە ئەدەن، مناڵەکانیان ئەفڕێنن. یەکێک لەو مناڵانەی کە ئەیفڕێنن بریتێ لە خەبابی کوڕی ئەرەت. ئیتر خەباب گەنجێکی وریا و زیرەک، بەڵام ئەفرۆشێ، ئەم مناڵە لێرە ئەفرۆشێ، لەوێ ئەفرۆشێ، هەتا وەکو ئەهێنرێتە ناو مەککەوە و لە مەککەیە عەرزەکرێ بۆ فرۆشتن. هەر ئەو ساڵی کە ئەو عەرزەکرێ لە ڕۆمیشەوە کۆمەڵێک گەنج ئەهێنن، مناڵ ئەهێنن کە ئەیفرۆشن. یەکێک لەوانە سوهەیبی ڕۆمیە، کۆمەڵێ گەنجی جوانی سپی و کۆمەڵێ گەنجی جوانی ڕەش هەردووکیان تێکەڵ کراون بەسەرێکە و دانراون بۆ فرۆشتن. ئەنمار ئافرەتێکی زۆر وریا بوو، لە تیرەی خوزاعە بوو، بیری کردەوە کە وردە وردە پیرە بم، پێویستم بە کەسێکە بێ کاسبیم بۆ بکە. عەرەب حاڵەتێکیان هەبوو، حاڵەتەکە بریتی بوو لە حەدەس و خوێندنەوەی خەڵک. ئەنمار یەکێک بوو لەو ئافرەتانەی کە زۆر باش خەڵکی ئەخوێندەوە. ئەوە بۆ ئەنمار کاتێککە هات لەناو ئەم مەعرەزی عەبدانە سەیری کرد، وتی عەبدێکم ئەوێ باسکەکانی قۆڵەکانی زۆر ئەستور بێ، زۆر ئازا بێ. وتیان چیتەوێ؟ وتی ئەمەوێ زیرەکیش بێ، دووشتم ئەوێتیایە، هەم لاشەی بەهێز بێ هەم عەقڵی بەهێز بێ، هەردووکیانم ئەوێ. طبعاً ئەنمار کاتێککە گەڕا بەناو عەبدەکانە، لەناو عەبدەکانە عەبدێکی هەڵبژارد بەلایەوە زۆر باش بوو، قۆڵەکانی زۆر ئەسوور بوون. ئەم مناڵە سنگی پان بوو، باڵای جوان بوو، هەستی ئەکرد ئەم مناڵە زۆر زیرەک و ژیکەڵە وریایە. لەناو هەموویانە ئەمی هەڵبژارد، وتی ئەمەم ئەوێ بە چەند؟ وتیان بە 10,000. معاملەی لەگەڵا کرد و ئەم گەنجە جوانەی کڕی. لە ڕێیا لای لێ کردەوە، وتی تۆ کیت؟ وتی من ناوم خەبابی کوڕی ئەرەتە و خەڵکی تەمیمم. وتی لەم دەقە بەدواوە تۆ خەباب نی، تۆ عەبدی ئەنماری، تەواو عەبدی منی.
ئەم مناڵەی هێنا مدەتی ئیشی لەناو ماڵا پێ کرد و بەس سەیری ئەکرد زانی ئەم منداڵە ئایندەی زۆر گەشە بیری کردەوە کە بیکاتە چی هەمیشە عەرەب شەڕ و شۆڕی زۆر بوو لەو کاتە بیری کردەوە ئەگەر بیکاتە کەسێک کە فێر بێ شمشێر دروستکە و بەم جوان و بەم عەقڵەتەی خۆی لەوە ئەچێ پارەیەکی باشی دەست کرد هەر بە مناڵی ناردێ لای کابرایەکی سەیاف کە ئەو شمشێر وشتانەی بۆ تەرتیب بکە وردە وردە فێری بکە ئەم کەسەش دەی وردە وردە خەریک بوو لەگەڵ یا هەتاوەکو فێری کرد تاوای لێ هات وردە وردە مەچەکانی ئەستور بوون عمری گەیشتە 16 ساڵ دوکانێکی تایبەتی گەورەی بۆ کردەوە وای لێ هات لە ناو قوڕەیش و لە ناو مەککە و دەوروبەرە ناوبانگی دەرکرد ئەگەر شمشێرەکانی خەباب نەبوونایە کەس نەیەکڕین ئەم گەنجە وردە وردە لەگەڵ کارەکەی خۆیان دەمیشە بیری ئەکردەوە لەو زیلەتە و لەو داماوی کە تایەتی باشەم ئومەتە تاکەی وابێ تاکەی ئەوە درێژە بکێشێ تاکەی ئەوە لە زەحمەتی و ناڕەحەتیا بێ وردە وردە عمری گەیشتە 18 ساڵ و ئەوەندەی تر هێز و جوانی و باڵای دەرکەوت بوو ڕۆژێک گوێی لێ بوو دوو کەس هاتن شمشێر بکڕن ئەیانوت گوێمان لێ بووە ئەڵێن محەممەد وردە وردە خەڵک لە دەوری کۆ ئەکاتەوە ئەڵێ ئەمیش هەر گوێ لەم قسەیە بوو جوان گوێی گرت محەممەد دەبێت کێ بێ محەممەدی کوڕی عەبدوڵڵاه چی ئەڵێ جوان گوێی گرت بوو بەدەم چەکوژوەشانی خۆیەوە گوێشی لەوانە گرت وتیان هاتوو ئەڵێ پێغەمبەرم ئەڵێ با کۆی لەو سەیدەکان وەکو یەک بن چۆنە بێشتیوە کۆیلە کۆیلەیە و سەید سەیدە خەباب ئەم قسەی لە دڵی خۆیان هەڵگرت و هەر ئەوان ڕۆشتن و ڕای کرد بۆ لای پێغەمبەری خوا صلی الله عليه و آله وسلم هاتووم یا رسول الله صلی الله عليه و آله وسلم بۆ خزمەتێ ئەڵێن دینێکت هێناوە دینێکی تازە بەڵێ ئەی خەباب پەیامی بۆ ڕۆشن کردەوە ئیمانی هێنا هەندێک ڕیوایەت ئەفەرمون شەشەم کەس سادس و ستەتین شەشەم کەس کە ئیمانیانە خەباب ئیمانی هێنا زۆر ئیسراحەتی کرد دەرونی مرتاح بیریە کردە باشە بە لاشە لە ناڕەحەتیا بێ گرنگ دەرونت ئازاد بێ دەرونت مرتاح بێ ئەوە بوو خەباب ڕەزا و ڕەحمەتی خوای لێ بێ کاتێککە ئەم کەلیماتانەی وەرگر ئیزنی لە پێغەمبەری خوا صلی الله عليه و آله وسلم خواست ئەمەوێ ئیسلامی خۆم ئیعلان کەم هێشتا کەس نییە شەش کەسن ئیزنی دا پێغەمبەری خوا صلی الله عليه و آله وسلم حرسی ئەم گەنجە جوانە ئەبینی 18 ساڵ هاتووە باوەشی کردێتەوە بە ئیسلامە ئەفەرمێ هات بە شێوازێکی زۆر سێر ئیسلامی خۆی ئیعلان کرد پیلانێکی دانا کە لەناو دوکانەکەی خۆیە کە خەڵکی زۆر زۆریە لەوێ ئیعلانی کرد خەڵکێکی زۆر و سەریان گرتو بۆ ئەوی شمشێری لێ بکڕن ئەویش هەر لەبەر خۆیەوەی و ئین ئەمڕەه لەعەجەب بەخوا شتێکی سەیرە ئەو ئیشەی ئەو پیاوە هێنایەتی شتێکی زۆر عەجایبە تێنەوە تۆ تەواوی تۆ باس چی ئەەکەی جوابی ئەوانی نەئایە ئەیان و کاکە شمشێرەکانە تەواو کرد هەل ئەم ئەتمەمتە صنع السيوف شمشێرەکانە بۆ ئێمە تەواو کرد ئەیوە هەل ڕەئەیتموه هەل سەمعتموه کورە ئەگەر ئەیبینن باشە ئەبینیوتانە بیستوتانە واللهی من چوم و بینیم واللهی بە گوێ خۆم گوێم لێ بوو کورە بەخوا ڕەئەیت الحەق ينفجر من جوانبه چۆن کانی ئەتەقێت و ئەوەکە ئەوە هەڵە قوڵێ واللهی ئەوە حەق بە دەوریە هەڵ ئەقوڵا و دا ئەباری ويخرج النور من بين ثناياه بخوا کە ئەوە لێوی شیرینێ کردەوە دانەکانی دەرەکەوتن مرواری و نورە هاتە دەرەوە گوێیان لێگرت وتیان واللهی ئەڵێ باسی محەممەدەکە ئەم وەسفانەی کە ئەیکا هی ئەوە وتیان ناشێ محەممەد بڵێ سەریتا خۆشی ئەمە ئەویز وتی بەڵێ بەڵێ ئەوڵم ئیمانم پێهێناوە قەناعەتم پێ کردووە ئەفەرمە کاتی ئەمەیان بیست دەستیان کرد بە تەعزیبدانی خەباب ئەلێرەوە ژیانێکی پڕ میحنەت لە خەبابە دەستی پێ کرد شەش کەسن ئیمانیان هێناوە دوو کەسیان پارێزراون پێغەمبەری خوا صلی الله عليه و آله وسلم بەهۆی خزمەکانەوە ئیمامی ئەو بەکر بەهۆی ماڵ و خزمەکانیەوە ئەوانی تر مستەضعفن هەموویان لە ناڕەحەتیان یەکێک لەوانەی زۆرترین ناڕەحەتی چەشتووە لەناو ئەم ئومەتە بریتێ لە خەبابی کوڕی ئەرەت کە ئیمامی عومەر فەرمێ کەسم نەبینیوە بەڵاکەی وەکو بەڵای خەباب بێ ئەوەندە گەورە بێ ئەوەندە ناڕەحەت کرابێ ئەفەرمێ هاتن مشریکین کۆبوونەوە وتیان چی بکەین چۆن ئازاری بدەین دەستیان کرد بە ئازاردانی یەکەم کەس چون شکاتیان لێ کرد بوو لای لای ئەنمار وتیانەوە عەبدەکەت ئاوایە و بەوەشەوە ناوەسێ قسە بۆ خەڵکەکە لە دوکانەکە
ئەنمار بەخۆی و یەک کۆمەڵ غوڵامەوە هاتن بۆی وتیان ئەوە چییە قەت سەبەتە هەڵگەڕاویتەوە وتی ناوەڵڵا ما سەبەت هەڵ نەگەڕاومەتەوە ولكن آمنت بمحمد صلى الله عليه وآله وسلم وكفرت بأصنامكم إيمانم هنا أبو محمد وكأفر بهم الصنم مكاني إيوه أفرمي لي دانيكي زور باشيان كرد وتيان إسوازه هنا هل صايا وخوي تكانوا عينا وتي آمنت بمحمد صلى الله عليه وآله وسلم وكفرت بأصنامكم عقوبة لدواء عقوبة لدواء عقوبة نار حد أكرا ماندو أكرا أنمار هات أو أسناني كجرمي أكرد كوري بيا جرم أكرد لنا كورا أكردن بالشمشير أسني لو أنا جرم كرد ناي بسرية سري زور أزاري جيشت پیغمبری خدا صلی الله علیه و آله له وتی پری خباب ببینی با حالته اللهم انصر خبابا خو داولی کم نصرتی خباب بدی افرمی اون دی نبرد انمار توشی دردکات دردکی زور کشنده سبحان الله افرمی كانت تعوي مثل الكلاب شون صق اورن اوري لايش ازاره طبيبة كان وحكيمة كان لسري كوبونا وتن والله هيت شاردني إلا أبي السرد داخل بأسني قرم داخل إن جاباش بي وتي جاباش بمتنا والله بلام إيشي أوا أزاركان يتري لبيرة باتو سبحان الله هات ورده برولاي خباب حرشيت كردو أسناني قرمي أكي بيش ويساردي كبينة بسري منا خباب إنجا أسنا كاني قرم كر أينا بسري سيدك يشيكت لو كساني كزور أزاري دا عاصي كري وائل كاتك خباب رسول وخزمة بيغمبري خوا صلى الله عليه وآله وسلم منالك بسوكي دانابو كاكا مشم شيركانم دروس كردو أبم عنوانانا بيان درو بخوانا كانيان عاص هاد بري لشم شيركاني بزور برد دواتر خباب قرايوتي كوا شم شيركانوتي والله عاص هاد بردي نوي راقصبك شو بو جاني أو دانش ولنا قريشان وتي هاتم شمشيركان وسعري شمشيركان وباري شمشيركان بيتو وتي نادم وهتا وكو كفرنا كيبا محمد بالله برام محمد نية صلى الله عليه وسلم جاء الدم وتي والله يجوا بقراي عاص والله أولا من نابيني ما قرب مريتو زينوبيتو إيه وتي دا زور باشا ركبتين كزندوب وما وكاتم مالو سرتو سامان مزور الدم بقالطة بيكرنيكو خباب زور عادز بو هاتا لاي بيغمري خوا صلى الله عليه وآله وسلم پیغمبر جان صلى الله عليه وآله وسلم كمال آياتي خندوك لم قصي خبابات بخوارو باسي عاصك أفرأيت الذي كفر بآياتنا وقال لأوتين مالا وولدا وتي سيري أو آية أفرمي آية سيري أو كسناك ككافر بآياتي إما الله لدوايا للرجي آخرته لأوتين مالا وولدا أو لا أدم زور بي للرجي قيامته مالم زور بقرز أدمه اطلع الغيب أم اتخذ عند الرحمن عهدا أرسالي غيبي كردو أقصانا أكا يان بيمانك لخوا ورقرتو كبوشي وازبه كلا هيتشاني نكردو سنكتب ما يقول أم كلمات أنا عازو تويتي أي نسين لسري ونمد له من العذاب مدا إنجا عذاب بود ريج أكين وزيادة أكين ونرثه ما يقول ويأتينا فردا هامو أوي كهيتي إما أبينا خاوني هيتش ناب بتاقي تنهاية بردمان روت الرجال حتشي بدا سواني جاري كان غلا مكاني أنمار كوبونو لغل هندي مشكين قريشة قراري عند عذابك زور سختي بدن هاتنا دوكانك وتيان جمان ليبو أقامان ليه أشي لما الله كان أقسأك يبو خلق لقل قنجو بتشوكا كان وعبدا كان أقسأك ليه تقبلناك إنما هاتن كومالي بشكويان هنا داينا جوان هميان قش كردوا هر بهر چوار دسه هليان قرت خبابيان هنا بشتيان اختصر ام بشكوي افرمي خباب والله بآوي بشتم بشكو كان كجان جارك لزمان امام عمر بشتي خوي بشان دا اصحاب هميان ترسان سيري بشتيان ابو شوازي اللي هات فرمي والله كاتك امان بي اكردم هوار ما كر أحد بس أو خواي منا أم بتانا هيك يعني نابرست سريو آزار السختة كبير كروا توشوينا كد أسوتي بحال شو آزار كد أبي ورا ببشتي تو بشكوب كجرناو أبي تشن آزاري بو بيو يجزر لدينك خوي ناقرة دوا
كفر بمحمد ناكا صلى الله عليه وآله وسلم ضلي الروشني تاريق ناكا. ئەگەر باسی تعزیبەکانی خەباب بکەین، ناڕەحەتیەکانی خەباب چەند کەسێکی کەممان هەن لەناو ئەسحابە بەو شێوازە عەزیەت درا. زۆرێک لە ڕۆژەکان هەر بەیانی هەتاوەکو قرچەی نیوەڕۆ لەبەر خۆر ڕائەگیرا بەبێ قەترەی ئاوی بدرێت، عەزاب ئەدرا. بەڵام ئەو هەر خەریکی خوێندنی قورئان ماندوو نە ئەو، عادز نە ئەو، بەڵکو چێژی وەرەگرت. ئەم ناڕەحەتی ئەبێتە مای ئەجر، خوا لەم ڕازی ئەبێ، پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم لێم ڕازی ئەبێ، کافران دڵیان ناڕەحەتە بێ، واللهی ئامادەم چەندێک عەزاب و چەندێک عقوبەم ئەدەن، عقوبەم بدەن. خەباب ئازاری زۆر درا، عەزەتی زۆر درا، ئەوەندە ناڕەحەت بوو تحملی خەریب بوو لەدەست ئەدا. ڕۆژێکیان چوو بۆ خزمەتی پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم، سەیری کرد لە سێبەری کەعبە ڕاکشاوە، يا رسول الله صلى الله عليه وآله وسلم بخوا حالي إما أبيني إما مستضعف شي من لي أكن دعاء كذا سكان برس كرو بخوا نصرت من بدا پیغمبري خوا صلى الله عليه وسلم كتورب ويكسر لدورو أنزاني دمو شاوي سور هالقرا هل صايوا خباب فرمي هستم كر پیغمبري خوا صلى الله عليه وسلم زور توريا فرموي أي خباب أو توباسي شي أكي أواني بيش إيوا مشاركي آسنيان إهنا أن هنا بلاشينا دماركان وإسقانكان وقوشتكان ليك جيا أكردو بي كشي صبري أنا قلت وأرامي أنا قلت أي خباب أواني بيش إما شمشيريكي آسنين أنا خستت توقي سريان نرم دوكز أن هنا وأن بر حتى لخوار وأن كبا دولة وبوي لديني هالقرته وهال نأقرأ والله إيو بلاءكن أي خباب قسم بخوار روجي جيت لحضر موت وصنعاء لشام وبو يمن والله إيو لو رجاء أقرن لهيج كسينا ترسن لغيري خوا ولا قرق نبي لو تشب ترسن لهوامي زي زفرتان في بين خوا نصرتك أو أداب مدينة همو أو دولو شاخانة برأبي الإسلام أفرمي خباب قد بيغمري خوام صلى الله عليه وسلم وانا بني اون دع عادز بي اون دا تورد من كاتي اما شدم اخوان دوا بير ما كردوا باشا بيغمبري خوا صلى الله عليه وآله وسلم ام قنجد جوانا هجد الصالة دلشكاوا ام نارحتو ماندوا ام عذاب دراوا شون واليتو رأبي اخر ازاني امانا قائدي امت امانا اقر ام نارحتي النبي نابنا بردي بنا غبو هستانا وي امت بويا پیغمبری خوا صلی الله علیه و سلم باو شدت لقلی اجولته صبر قرا آرام با نشکی ای خباب اما دو جور دل خوش کردن من هيا دل خوش کردنك با دل دانوی کسکه دل خوش کردنك با هیرش کردن سری آزاتر کردنی پیش چاورون کردنوی زیاتری پیغمبری خوا صلی الله علیه و سلم ازان ای خباب برگه اگره بويا زور تشجيعي زياتريه كأي خباب أجر بمشهر تويان كذا دولته هشتا آرام قر يعني بيركنا ولا وشتو يسا مشاركي أم زمانه بيت مشكل ورس مشهري جاران أبيت شون بوبيه أبيت دنك كاني تشن جورا بوبن ورا كسك بو مشارب كان بدولته ولا سدين هشتا آرام قر وصبر وثباته بيغمري خاص الله عليه وسلم بم كلماتنا رؤياك نويل خباب كردوا أي خباب أم أمتي إسلام سرك دين عظيم قورة أبي تحملتها بي صبرتها بي آرامتها بي كاريكي زور قرنق مهمي خباب لنا مكابريتي لشي أوانيك تازا مسلمان أبون نين أتواني بخزمتي في غمري خاص الله عليه وآله وسلم بقنو هرشي لأولا وهي بيان بوتري كي درسي دا أدان سيدنا أبو بكر نيتواني كيبو أو كسيكا أقرى مال بمال لنا مكا دعوة أكرت بريتي ولا خباب همو أواني تازا مسلمان أبون لعبدو لحرو لهمويان كي درسي دا أدان وكلماتي قرآني في ركن خباب قرآني كي زور جواني أزاني روجي كان خباب شو مالي فاطمة كشي خطاب خشكي عمري كوري خطاب مالي سعيدي كوري زيد لبارشا ورقي كيشيا سورة طهاي نسيبو يو بردي بويان ويفيري سورة طهايانك أفرمي كاتي كدان يشتبون أمان خريكي أم حيسو بيسو درسو دوربون أفرمي لم كاتا
هەندێک لە هاوڵانیش هیجرەتی یەکەمیان کرد بۆ حەبەش ئەوەندە ناڕەحەت بوون وردە وردە هیجرەتیان کرد بەرەو حەبەش ئەفەرمێ بیستی عومەری کوڕی خەتاب دوو کەسە بوون زۆر ئازاری موسڵمانان ئەدا عومەری کوڕی خەتاب و ئەبوو جەهل ئەفەرمێ بیستی کە ئەمانە ڕۆشتون بەرەو حەبەشە وتی بەخوا تازە لە دەستی ئێمە دەرچوون بەخوا خۆم ئەم شتە چارەسەر نەکەم کەس پێی چارەسەر ناکرد شمشێرەکەی هێنا جوان تیژی کرد و حازری کرد و گرتی بەدەستیەوە هاتە دەرەوە بەرەو کوێ بەرەو ماڵی ئەرقەمی کوڕی ئەبی الأرقم لە ڕێیە کەسێک لە قوڕەیشەکان کە لە ژێرەوە موسڵمان بوو نیان ئەناسی پێی گەیشت کە عومەری بینی زۆر ترسا وتی ئەو عومەر خەیرە خەریکی چیت بەخوا ئەم دۆڵە ڕزگارەکە قوڕەیش هەمووی ڕزگارەکە ئەچم محەممەد ئەکوژم هەڵەکە ئەمەی بی زۆر ترسا وتی با تۆزێ بیترسێنم بگەڕێتەوە طبعا عومەری کوڕی خەتاب ڕەزا و ڕەحمەتی خوا لێ باڵایەکی زۆر بەرز و یەکێک لە کەسە زۆر توندەکان طبیعەتێکی زبر و بەهێز و زۆر ئازا و جەنگەرانێکی گەورە کە لە ناو قوڕەیشە چەند کەسێک بە چەند کەسێکی دەکەسێک ئیشارەتیان بۆ ئەکرا کە ئەمانە کەس دەرەقەتیان نایە یەکێک لەوانە عومەری کوڕی خەتاب ئەفەرمێ کەسە قوڕەیشەکە وتی جا تۆ بەتەمای محەممەد بکوژی و بەنی عەبدولمەناف وازە لێ بێنن بەخوا و کوژنەوە هەڵێ هەر گوێشی بۆ نەکرد تی بەخوا تۆ زۆر مەغروری کورە و کوژنەوە هیچ تەسیرە هەر ئەڕۆشت بەخوا فائدەی نییە چێ بۆ پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم وتی تۆ خەریکی چیت هاتی محەممەد دەگوژی بۆ ماڵەکەی خۆت چاک ناکەی بڕۆ بەلای خوشکەکە و خوشکەکە و شوێنی کەوتووە وتی خوشکی من ئەرە وەڵا خوشکی تۆ گەڕایەوە بەپەلە گەڕایەوە شمشێر بەدەستیەوە ئەمجا ڕووی کردە ماڵی سعید کە چوو گوێ لێ بوو لە دوورەوە دەنگەدەنگی قورئان خوێنی گوێ لێ بوو دەرگای کردەوە خەباب بەپەلە خۆی شاردەوە لە ماڵەکە زانیان عومەر ها زۆر ترسان هاتە ژوورەوە و وتی ئەوە چی بوو ئەو دەنگە گوێم لێو وتیان هیچ نەبوو هەر شتێکی ئەتیادی لەوە چی گوێ لێو گوێ زرنگاوەتەوە نە ئیلا شتێکم گوێ لێ بوو ئاگام لێیە خەبەرم پێگەیشتووە کە چوونەتە سەر دینی محەممەد لێتان قبول ناکەم دەستی بەرز کردەوە ویستی لە سعید بدا فاتیمەی خوشکی هاتە بەردەستی یای لە فاتیمە خوێن بە فاتیمە هاتە خوارەوە فاتیمە زۆر تووڕە بوو سەری بەرز کردەوە وتی چیت لە دەزیە بیک واللهی ئیمانمان هێناوە بە محەممەد صلی الله عليه و آله وسلم ئەڵە کە خوێنەکەی فاتیمەی بینی تۆزی هێواش بۆ عومەر وتی ئەوە چی بوو ئەتان خوێن وتی پێت ناڵێم و نادەمێ وتی ئەو پارچە وەرەقە چی بوو ئەتا خوێندەوە وتی پێت ناڵێم و نادەمێ ئللا ئەبێ بچی دەستنوێژ بگری خۆت بشۆی ئەڵێ خۆی شۆر دەستنوێژی گر هات پێیاندا کە ئەی خوێندەوە خەباب هاتە دەرەوتی عومەر موژدە و لێوێ والله دوێنە لە خزمەت پێغەمبەری خوا صلی الله عليه و آله وسلم دەستی مبارەکی بەرز کردەوە وتی خوا نەسرەتی ئەم دینە بدەی بە یەکێک لە عومەرەکان عومەری کوڕی خەتاب یا ئەبوو جەهل ومێ دەکەم ئەو کەسە تۆ بێ ئەو فورسەتە لەدەست خۆت نەدەی بۆیە ئەڵێن یەکێک لە سەبەبی مسلمان بوونی عومەری کوڕی خەتاب کەلیماتی خەباب کە خوای گەورە خەبابی مسەخەر کرد بۆی هیدایەتی ئەم کەڵە پیاوە بدە ئەو بۆ عومەری کوڕی خەتاب ئیمانی هێنا و قسەکەی تەفسیلەکە ئەچێتە خزمەت پێغەمبەری خوا صلی الله عليه و آله وسلم خەباب لە ناڕەحەتێکی زۆرە مایەوە تا لە ئەخیرا خۆی ئازاد کرد نەجاتی بوو لە کۆیلایەتی ڕزگاری بوو اینجا بڕیاریدا هیجرەت کە بۆ مەدینە لەگەڵ مقدادی کوڕی عەمرا پێکەوە هیجرەتیان کرد بەرەو مەدینە هەموو غەزوەکان خەبابی تێ لە غەزوەی بەدرە لە ئوحودە لە خەندەقە لە تەبووکە لە مؤتەیە لە فەتحی مەککەیە لە هەموو سوچەکانە تۆ خەباب ئەبینی لە دوای پێغەمبەری خوا صلی الله عليه و آله وسلم هەر خەباب ئەبینی لە زمانی سیدنا ئەبوبەکر لە جەنگی ڕیدەیە لە زمانی ئیمامی عومەرە لە فەتحی عێراقە تۆ خەبابی کوڕی ئەرەت ئەبینی لە فەتحی شامە خەبابی کوڕی ئەرەت ئەبینی لە خزمەتی خالدی کوڕی وەلیدە خەبابی کوڕی ئەرەت ئەبینی لە زۆرێک لە مەیدانەکانە خەبابی کوڕی ئەرەت ئەبینی لە زمانی ئیمامی عوثمانە لە زمانی ئیمامی عەلیە چونکە لە زمانی ئیمامی عەلیە وفاتی کرد هەتا ئەو زەمانە مایەوە ئەفەرمێ خەباب ئەم کەڵە پیاوە مجاهیدە گەورە پرۆژەیەکی زۆر گەورەی دانا بەشی دووەمی ژیانی زۆرینەی کاتەکانی بەم پرۆژەوە سەرفە کرد هات ماڵەکەی خۆی کرد بە دوو بەشێکی تەرتیب کرد کە دەرگاکەی لە لای خۆیەوە نەبوو لە شوێنێترەوە هات هەرچی ماڵ و سەرۆت و سامانەتی لەم ماڵات داینە لە سوچێکە هۆ خەڵکی فەقیر هۆ خەڵکی محتاج منەظەمەیەکی خەیری زۆر گەورە
کێ هەرچی پێویستە قەرزت ئەوێ پارەت ئەوێ بیبەی چیت ئەوێ لەو ماڵی منە لەو سوچە پارە هەیە دەرگاشدا نەخراوە کێ ئەوێ و چەنی ئەوێ ئەچێ ئەیبات کاتی خۆی تەواو کرد بە قەرز بۆ ئەیهێنێتەوە بە قەرز نەبوو بۆ خۆی دەرگاتان بۆ کراوەتەوە هەموو ئەوانەی ئەصحابی حاجات بوون هەموو ئەوانەی فەقیر و فوقەرا بوون هەمویان ماڵەکەی خەبابیان ئەناسی و ئەزانی بۆیە خەباب ئەم پرۆژەی دووهەمەی علەما زۆر باسییان کردووە و زۆر لەسەری وەستاون مؤرخین زۆر لەسەری وەستاون کە ئەو کەسانەی کە سابقی ئەوەل بوون ئەوانەی کە سابقی ئەوەل بوون واتە سەرەتای ئیسلام مسلمان بوون دواتر هیجرەتیان کردبوو ئیمامی عومەر کە حیسەی پارەی دانا بۆ ئەوانەی پارە زۆرتر دانا معاشی زۆرتری بۆ دانان معاش لە زمانی ئیمامی عومەرە ساڵا نەبوو طبعا معاشی مانگانە نەبوو ساڵی یەک جار ئەم کەسە ئەچوو هەموو پێداویستی خۆی بۆ ماوەی ساڵێک وەرەگرت لە جل و بەرگ و پۆشاک و خواردن و هەرچی شتەکانە ماوەی ساڵێک زەمانەتی ئەدرای و هەموو شتەکانی وەرەگرت ئەفەرمێ ئەم حسەیە کە بۆ ئەم دانرا بوو حسەکە زۆر بوو خۆی زۆر بە فەقیری ئەژیاشتی زۆر کەمی بەکارێنە ئەوی تری دانا بوو بۆ خەڵکی فوقەڕا هەژار خۆی لە مەیدانی جیهاد پارەکە وەرەگیرە لە ماڵی فوقەڕایەدا ئەنرا خەڵکی فەقیر ئەچوون چی ئەم پێویست بووە لای ئەو ئەیان برد طبعا عدلی ئیسلام زۆر گەورەیە عزیزانم والله إنسان كلا خصمت عدل إسلام أوستي يعني شرم أكاد تصور كأجر بياني بارة توزيع كريه خلق الدولة منك زيادة أوستا فقيرك عزتي فقير لزمن إسلام زهر برزة تنازلناك سري نويناك بويا عزتي إسلام بو إنساني دروس أكا زور قوري أيوة برنجي شاني خوي بزحمتي خوي جيان بسر بري بنا راحتي خوي جيان بسر بري بويا ئەمەیکە ئێوە ئەمە شەدە بێن لە پێشاوی خۆتان ماڵێ دەرگای کرابێتەوە پڕ بێت لە پارە و ئەنوا ئەرزاق و هەموو شتێک کێویستی بڕۆشتی خۆی بێت و بێتە دەرەوە یعنی ئەمە ئەی حرەس ئەی دەرگا ئەی هیچ لەمانە نەبوو ئەمە مجتەمەعێکی موسڵمانە ئەمە حەضارەتی ئیسلامی ئەم جۆرە کەسانە دروستەکە خۆ حەضارەتی ئیسلامی بریتینە لە دار و دیوار بەشێک لە ئیشی ئێمە هەندەسەی ئیسلامی جوانکاریە لە هەندەسە بەشەکەی تر بریستیە لە هەندەسەی ئینسان چۆن دروست بکرێت بۆیە ئەبینی خەبابی کوڕی ئەرەت کۆتایەکانی ژیانی لە مەیدانی جیهاد لە مەیدانی بەخشندەی سەرفەکە ئەم دوو مەیدانەی گرت بۆ دەست جیهادی ماڵ لەگەڵ جیهادی بەدەنە جسمە بۆیە هەموو ئەسحاب زۆر ڕێزێکی گەورەیان لە خەبابی کوڕی ئەرەت ئەگرت و ڕیوایەتی زۆری بۆ فەرمایشتی پێغەمبەری خوا صلی الله عليه و سلم کردووە و لبخاري شريفة نزيكي 29 رواية هيك لخبابي كوري أرته وجراوته بويا أصحابي بيغمرجان صلى الله عليه وآله وسلم خصوصيته تايبد منديكي زور باشيان بمكلا بياوي إسلام داو أو بو لصالي سيوحوتي كوتشي هندق فرمون بستوحوت بلام سيوحوت أصحتره خبابي كوري أرد لنا وكوفا كخريكي تعليم القرآن بو كوتاي برجاني هات وفاتي كرت إمام علي رضا ورحمة خواه لي بلاي قوركايا تيبري فرموي أما قوري كيه وتيان أما قوري خبابا فرموي أي هوار رحم الله خبابا أسلم راغبا رحمتي خواه لخباب بي كمسلمان بو برغبته مسلمان بو بجواني مسلمان بو بهم الروحي مسلمان بو نلا هيشتاق أترسا نصلي أكدو هامو حياتي أو الرغبات بو لإسلاما وهاجر طائعا كاتك هجرتك كاتي أوي بو آزاد بو باركو كاتو ناو مكة سيافة مشهورك نا هجرتي كرد ولا ناو مدينة شمشيري بو بيغمبري خواه صلى الله عليه وسلم دروسك كارجي شمشيركي بيغمبري خواه صلى الله عليه وسلم خبابة أفرمي وعاش مجاهدا هامو جياني دوايا من بجهاد بسربت لبيناوي خوايا جهادي أكل وابتلي في جسمه أحوالا بخوال لنا جسمي أما أنواع وأشكال ابتلاء وعذاب وعقاب ونارحة دراوة هر تحملي كردوا بخوا هرشي سيرة كم أم قنج جواني رايك شاوة لن يضيع الله أجره قد خواهي قول الزايناك أجره وبادرتك هربو أنوسيتو بوي زيادك أما ليرة چەند هەڵوەسێ بکەم اینجا کۆتایی بەدەرسەکە بێنە پێش چاوی خۆتان ئەصحاب عقوبە ئەدرێن پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم عقوبە نادرێن یەکێک لەو شتانەی کە ئومەتی ئیسلامی کافران و بێدینان ئیشیان لەسەر کردووە
هاتون پێوەرەکانیان تێکداوە پێوەەر لای خەڵکی مسلمان سەهر یەکێک لە ئێمە گەنج بووین ئەگەر کەسێکمان بینێ تۆسە سڵتەیەکی هەبووە لە نامسلمانانە ئەمانو چۆنە بێ جلی تازە لەبەرکە چۆنە بێ سواری سیارە بێ چۆنە بێ یعنی وامان ئەزانی ئەبێ نزمترین ئاستی کەس بێ بینەما بەو شێوازە نییە لە میزانی ئیسلامیە بەو کەیفێتە نییە حتى لە مەسەلەی داهاتە بینی ئیمامی عومەر ئەوانەی سابقینی ئەوەلون زیاتریان پێ عەتاکە کەس ڕخنە ناگرێ بڵێ وەڵا بۆچی زۆرتر بەوە دەی ئێمە هەموو مسلمانین یەکسان نین نا ئەمە جهد و جیهادێکی زۆر گەورەی کردووە اینجا أصحاب رسول الله صلى الله عليه وآله وسلم مالوكو خول بولا لأن خول شكو حقيقتي دنيا تيجيشتبون همو سرزي بيا بدنا أو نأجورن لجوري طاعة عبداتي وأن جوليك خطريك بدل أنا أهد أو خالد يكما كبلامة وزور جرينجا أمي مسلمان لسري هلو يستكين وبزانين مرجني أم هم متفاوت بين هم وكو يقبين ممكن مسلمان متفاوت بين خوي جورا رزقي أم مسلماني داوا امتحاني كردوا آخر فقيري امتحانا دولة ماني هر امتحان عقوبة ندري هر امتحان عقوبة بدري هر امتحان درسي دوهم ثبات وخراجري كل ما جاري وهي هرشيك مالك الدنيا ماليتوي يا أبين دو مسلمان زرر يعني هنا يتلو زي إسلام طاو أمتي إسلامي أمتي كي زندوة قطنا نوي هرشي عقوبة سرزوية هر همي بدري يكزر لكاري خوي ناجولي ناكري أو خريكي كاري خويتي چنێکی پێکرا چەنێ مەودای کارەکەی فراوان بوو ئەوەندە ئەرکی قورسترە ئەوەندە کاری زیاتر ئەکا بۆیە هەر یەکێک لە ئێمە بەڕاستی لە خزمەت ئەسحابەکە ئەوەستین ئەبێ ئەم ڕۆحیەتە لە خۆمانە دروستکەین واللهی ئەمە ئەسحاب بەو شێوازە ئەم دینە جوانە پەیامەشینەیە گیانەوە بە ئێمە چەند ماندوو بوون چەند ئازار دراون ڕۆحمان بە قوربانیان بێ ئەی ئێمە چیمان کردو بۆ دین ئازارەکەمان چییە ئێشەکەمان چییە من جاران ئەچوم بۆ مەلایەتی فقيبهم خلقي أوايك هر هم أنا هات نخوار أوايك وشاوري أنا كرد والله ما وصيت تازين بواتو استقبالي أنا كرد بخيراتني أنا كرد هم جاري أمو باش أي هوار أبي شيء جوابي خوا بينه أصحابك دعوة بانجوازي أنا كل ليه أدران إما خلق استقبال منك لو بيجوازي منك جارك لخزون موصى صباحي كفري أبو سيكي زور جواني فرموي والله أترسم أما أجربة خوي قولي الدنيا بمنداته ولا آخرتها بأجربين كأيما الدعوة بانجوازة كان خلق الرزمة اللي أكري اللي بريو عقوبة ما بدأ آزار ما بدأ كوتا خالم لخزمتنا كوتا درس بيغمري خواه صلى الله عليه وسلم جوان واقع كي خوي خيندوته نايا تشكو تقمني خوي قرسكا ليهود ولا مشركين وجنگ جهادي بيبكا شريكي خوي دانا وبدرس كدني تشك كل أمتي إسلامي أمر زول لدواوين حضارتي إسلامي راست لململانيكا لروي أخلاقه حتى إس أمتي إسلامي بارزراو لروي اقتصاده حتى إس أمتي إسلامي بارزراو بلام أون دي اقتصاد كمان أدزري أجنا حتى أم لحظة أمتي إسلامي الاقتصاد زول لبرواي لروي عسكري وهزي جندية وإما بارزراوين أو جندية كخلقي مسلمان هيتي لسر زويا دورز نابتو يعني الله نازانم كوماندو ماندو أمشت قرآنك ناويان لناون شين أمانة بتشاو كسيكي مسلمانة ولو بتشوك ولو ضعيف والله أصحاب رسول الله صلى الله عليه وآله وسلم حياتي أن أخوانيته بطولتي كبو دركي وسر سر من باشا إما لتشيش كسبان هنا ولا روي جنجة كان مانو وتصورك إن جنجة كي هجد صال من هشتا سرتاج جيانتي هيج بروجي نابه به كوري أو خبابي كوري أرت لهجد صال يا إيمانه هنا شورج دروسك لهجد صالية أوهم عذاب عقوبة أدري لا إما بيجا برجنا قري الله قينا كيشتا جنسا بينا جيو تينا جيو تاوكو برجا بقري جهري كان توستيكم هالبجار مشتكرابو جنس بون أو زمانة لهالبجار درت شو بعمري كم بو جماعات كسبي قبولنا أكرا عمر كم بيت أميري همومان هيك بوتي في ما قبولنا بو هو كاركي تشيبو بو بأم جنج جوانا من الكارا بها ومن راكي شباب من با بو مجر أم بياو عظيمانا لبردم جنجي بتشوكا خويا النبي ناكر بوي أم أمتا هزي جنجا كيش كان راوا أم أمتا لروي عسكرية لروي مواد عسكرية زفري بيهن راوا أبي أمر أمتي إسلامي زور زندوبة بخو أبي تشكي بيولوجي أم أمتا خاوني به بخو أبي تشكي إلكتروني أم أمتا خاوني به بخو أو نوويك أو دروسي كردو أبي توصدي أو نووي دروس كردو أمتي إسلامي بقات أوي خويشتي خوي دروسك تو بتشكي روسيا وأمريكا وأمانا جهاد ناكري
بۆیە ئومەتی ئیسلامی ئەمڕۆ باشترین کاتێتی کە پێویستی بەو گەنجانەیە هێزی کوفر بێننەوە دەست خۆیان چنگی خۆیان بەڵکو تەفەوقکەن بەسەریە هەتا ئێمە زاڵ نەبین لە ڕووی ئەسکەرتاریەتەوە بەسەریانە خاوەنی هیچ یاسا و هیچ شتێک نابین يعني ئەوە تەسەور مەکەن کافر و بێدین ئەوەنەیان وتووە ئەم موسڵمانانە توندڕەون و چی ئەوانە زنوقیان بردوین کێ هەیە بەقەدەر دۆلی ئەوروپی توندڕەو کێ هەیە بەقەدەر ئەوانە خەڵک کوژ بێ کێ هەیە بەقەدەر ئەوانە احتیمام بە چەک و تەقەمەنی بدە يعني ئێستا تۆ ئێمە وڵاتی خۆمان مەسەن کوردستان سێرکە بۆچی لاوازین صاحبی حیج نین چونکە صاحبی هێز نین نینۆکی ئەم ئومەتە لە جیهادی ئەم ئومەتە نینۆکی ئەم ئومەتە لەو ئیعداد و ئامادەکاریە کە ئەم ئومەتە ئەیکا بۆ هەستانەوە لەبەرەوە عەزیزانم بەخوا حیاتی ئەصحاب کە لە خزمەتی ئەوەسی زۆر سڕی گەورە بۆ دەرەکەوێ باشە بیرەکەینەوە هەمومان پێکەوە با بیرکەینەوە باشە پێغەمبەری خوا صلی الله عليه وآله وسلم نەئەکرا شمشێر بکڕێ خۆ ئەکرا ئەی بۆچی شمشێر و تەقەمەنی نەکڕی خەبابی هێنا بۆ ئەی شمشێری بۆ دروستکە بۆی خاوەنی مەوادی خۆی بێ خاوەنی هێزی خۆی بێ لەسەر پێی خۆی بوەستێ دەوڵەت داری ناکرێ ئەگەر لەسەر پێی خۆت نەوەستی و ئەعتیمادت لەسەر خەڵک خوای گیان ئێمەی گوناهبار ئەم چەند ساتەمان لە خزمەتی پیاوێکی زۆر گەورە بەسەر برد لەژێر سێبەری خەبابی کوڕی ئەڕەتا بووین خوای گیان ئەمە ئەو گەنجەیە کە پشت سوتاوەکەی پێغەمبەری خوای صلی الله عليه وآله وسلم خوای بۆ خاتری گەورەی خۆت لەگەڵ ئەوە حەشرمان کرد یا ربی خوای هەر گوناهێک کردومانە بە ئاشکر ئەو پەنهان عەفومان کرد یا ربی خوای ڕضوانی خۆت بەسەر ئەصحابە ببارێنە یا ربی خوای ئەگەرچی ئێمە زۆر کەم تەرخەمیمان هەیە لە دینەکەمانە لە زۆر شتا نەمانتوانیوە وەک بەو شێوازە بین کە تۆ لە ئێمەت ئەوێ یا ربی خوای تۆ خۆت نێوچەوانمان بگرە بۆ خێر یا رب العالمین خوای بمان کەرە ئەو هێزەی کە ئومەتی ئیسلامی جارێکتر زیندوو ئەبێتەوە لەسەر دەستمان یا ئەکرەم الئەکرەمین یا ربی خوای داوا لێکەن عاقبەتمان پڕخێر کە خوای لەم دنیای دەرمان مەکە بە ئیمانەوە نەبێ خوای لەم دنیای دەرمان مەکە بە شایەتومانەوە نەبێ خوای بمان کەرە خزمەتکاری قورئان یا ئەکرەم الئەکرەمین یا ربی خوای داوا لێکەن لە گوناهی دایک و باوکمان ببورە خوای لە گوناهی دایک و باوکمان ببورە یا ربی خوای لە گوناهی خوشک و برا و خزم و کەس و کارمان ببورە لە گوناهی خێزان و هاوسەر و مناڵمان ببورە یا ربی خوای داوا لێکەن هەر کەس مافێکی بەسەرمانەوە لە گوناهی ببورە یا ربی خوای داوا لێکەن بەناوی جوانت بە صیفەتی بەرزە بە ئیسمی عەظەمت دڵی ئەم ئومەتەیەک خەیا رب العالمین خوای گیان ئەم زەمەنەی کە بەسەرمان نادێت و تێ ئەپەڕێ خوای داوا لێکەن بمانگێڕەوە سەر حکم و دەسەڵات یا ربی خوای بمانگێڕە لەو عەبدانەی کە عەدالەتی جیهان جارێکتر زیندوو ئەکەنەوە یا رب العالمین خوای داوا لێکەن بە گەورەی خۆت بە ڕەحمی خۆت بە کەڕەمی خۆت لە مردووی مسلمانان ببورە یا رب العالمین یا ربی خوای داوا لێکەن هەر یەکەمان کۆمەڵی گرفتاری دنیامان هەیە هەمویان بەرزەکەنەوە بۆ لای تۆ خاوەنی ئەرز و ئاسمانی یا ئیلاهی خاوەنی ئێمە یا ئەکرەم الئەکرەمین پەروەردگارە تۆ زۆر کەریم و بەخشندەی خوایە تۆ بەخشندەی خەیتە دڵی عەبدەکان تۆ بەخشندەی خستە دڵی خەباب یا ئیلاهی داوا لێکەن بە بەخشندەی خۆت بە گەورەی و کەڕەمی خۆت یا ئیلاهی بەخشندەی بەسەرمانەدا بارێنە و حاجەکانمان جێبەجێکە یا ربی خوایە سڵاوی ئێمە بگەیەنە پێغەمبەری خوا صلی الله عليه وآله وسلم یا ربی پەروەردگارە سڵاوی ئێمە بگەیەنە ئەصحابی رسول الله صلی الله عليه وآله وسلم خوایە سڵاوی ئەم مەجلیسە و ئەوانەی کە گویان لێمانە یا رب العالمین بگەیەنە خەبابی کوڕی ئەڕەت یا ئەکرەم الئەکرەمین یا ربی خوایە داوا لێکەن ئەم دوعانەمان لێ قبول کە خوایە ئەم دوعانەمان لێ قبول کە خوایە ئەم دوعانەمان لێ قبول کە آمین آمین والحمد لله رب العالمين وصلى الله على سيدنا محمد وعلى آله وصحبه وسلم تسليما كثيرا أبدا إلى يوم الدين خوای گەورە لە گوناهی منیش ئێوە ژوبۆرێ خوا لەمان قبول کە